من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ خێرخوازان و بینەرانی بەڕێز. بەرنامەی بەخشین هەمیشە بە بەخشندەی ئێوە و دڵسۆزی و هاوکاری و کۆمەچەکانتان دڵی نەخۆش و خانەوادە هەژار و منداڵە بێباوکەکان خۆش دەکات. ئەمانەوەی لە ئاڵقەی ئەم جارەی بەرنامەی بەخشیندا موژدەی چاکبوونەوەی نەخۆشێکتان پێڕابگەێنین کە چەند مانگێک بەر لە ئیستا لە شاشەی کەناڵی ئاسمانی پەیام لە بەرنامەی بەخشین داوای هاوکاری و کۆمەچیمان کرد بۆ کاک خەسرۆ لە ئێوەی ئازیز و خۆشەویست. کاک خەسرۆ دانیشتوو یەکێک لە دێکان بوو لە نزیک مەخمور، بەڵام ژیانێکی کولەمەرگ و ناڕەحەتی بەسەر دەبرد. گوچیلەکانی لە کار کەوتبوو، هەموو هەفتەی 2 جار سەردانی شاری هەولێری دەکرد بە مەبەستی شۆرینی گوچیلەکانی و بەردەوامبوونی لە ژیانیدا. بەڵام ئێوەی خێرخواز و بەخشندە توانیتان لە ماوەکی کورددا هاوکاری و کۆمەچەکانتان بگەین لە لیژنەی بەرنامەی بەخشین. بەرنامەی بەخشینیش نەشتەرگەری کرد بۆ کاک خەسرۆ، دواتر نەشتەرگەرێکی بەسەرکەوتووی ئەنجامدا. ئێستا بابزانین کاکە خەسرۆ ژیانی چۆنە و چۆن هاوکارەکانی ئێوە توانی کاکە خەسرۆ لەسەر جێگا هەڵسێنێتەوە و وەکو ئێمە ئێستا ژیانێکی ئاسوودە بێتە سەر و بتوانێت بچێتە دەرەوە و هەڵس و کەوتی ڕۆژانەی خۆی ئەنجام بدات. دواتر لە ڕێگەی خێرخوازانەوە بەرنامەی بەخشین توانی نەشتەرگەری بۆ چاوی دایکی کاک خەسرۆ بکات و کە نابینا بوو ئێستا خۆی پەروەردیگار ڕۆشنایی چاوەکانی دایکی کاک خەسرۆی داوەتەوە. دواتر بەرنامەی بەخشین توانی لە خانوویەکی ناخۆشەوە ماڵی کاکە خەسرۆ و خانەوادەکەی ڕزگار بکات بۆ ئەم خانووە خۆشە لە شاری هەولێر. چەند ساتێک لەگەڵمانە بن بابزانین گۆڕانکاریەکانی ژیانی ماڵی کاک خەسرۆ و هاوکاری و کۆمەچەکانی ئێوە چۆن ژیانی ئەوانی لە ناخۆشی و گۆڕی بۆ خەندە و خۆشی. دامەوەڵە بەس ئەوەیە یارمەتی دەن ئەو نەخۆشی پێ دەفعک بکەن، ئەمە هیچ کەمان لیان نایە، بەس ئەوەندە بەس ئەومان دەوێتن عیلازی بکەن یارمەتی بدەن بەس هەتا چا دەبتەوە. ژیانی زۆر لە مەترسی، ئەگە پارەش لێ کۆنە بتەوە ژیانی زۆر دەستە مەترسی. ئەو کوڕەم لۆ چاکەنەوە خێرتان دەکاتی خێر خوازینە داوا لە هاوڵاتی دەکەم ئەوە ژیانی من ئەوەیە ڕزگار بکەن لەو نەخۆشەی. ئەموو لە وەزەی زۆر ناخۆشدا بووم لە گوندی جانە سەر بە مەخمورە وەزم زۆر ناخۆش کلیەکان مەڕوو لەدەستدا بوو وەزم گەرە ناخۆش. ئێستا زۆر باشم و زۆر سپاسی بۆ دەکەم. وەزع ناخۆشەکە لە چیا بۆ کات؟ وەڵی لەدەستدا بوو هەردوو هەر سەدای دکتۆرم کرد ئەو دکتۆر بۆ دی بیگۆڕی سارەی من ئەوە بوو. هەرێ وەڵی زۆر وەزعی ناخۆشدا بووم زۆر بەڕاستی لە وەزعی زۆر ناخۆشدا بووم. وەڵی تەقریبەن عەممانی خێن عەممان خەسم لۆ کرد ئەو دوای عەمەلیاتەکەمان کرد ئیشەکەی ناجەحینە. لە وەزع زۆر ناخۆشداوم بەڕاستی هەنام لە بۆ گۆینە لە بەرنامەی بەخشین توانام و تاقەتنەوە کلی بکڕم ئەوگوڕ یارمەتیمتاندا و بەڕاستی ئەگەر گۆ لە بایە عەمەلیاتەکە نەدەکرا و زۆر سپاسی خێرخوازان دەکەم زۆر سپاسی هەموو گۆڕ دەکەم هاوکاریمتان کردیە. وڵایە زۆر سەدای دکتۆرم کرد دوسێ دکتۆرم کرد هەر ئەویان لە بۆ کرد و تقریبەن 6 مانجی خێن هەتا ئەو عەمەلیاتەمان دابین کرد و زۆر سپاسی خێرخواز ئەوەی دەکەم بەخشین دەکەم هاوکاریمتان کرد. تقریبا هەر مانگێکی خێن عەمەلیاتەکەم کرد. تقریبا 6 مانگ لە ژۆری بووم لە وەزعی زۆر هەر لە کاتی عەمەلیاتی بووم 6 مانگ لە ژۆرم ئەوجا هاتیمە دەرێ عەمەلیاتەکە سەرکەوتی هینا. زۆر سپاسی خێرخواز دەکەم هاوکاریم نیان کرد خێرخواز زۆر سپاسیان دەکەم. بخۆی توانانی هەر محەدە لە خەستەخانەوە عنی فکرمان نەما لە سەخان و مار و هیچ سارد نییە بۆ ئەو پەنجەرەی پێوەنە بێ بۆ نەخۆشە زۆر بەخوالەوەتی ئەوە بووە هەر چیت نەماری خوشتی دەرن قەلبی زۆر تێک دەچتن
بە ساردی لێ ناگەڕە دەری نالم بێنەوە قەید ناکە بە هەر لێماری من بن دەرێ دەبەوەی سەرمای دەبیتن هەچەند سەرمای بیتنش ئەوەندە لەوەی زەرەرە زیاترە قەڵبشتی تێک دەچیتن ژیانە کارەها بەڕێ دەکات چ بکاتن ئێستا دەگە زەرعی بۆ بکەن بەشک خوا دەکات چاک بتەوە ژیانەکەمان زۆر ناخۆش بۆ نەخۆش بوو ئەوەش بوو ئەوەندەی نەبوو عنی پێ بەڕێوە بچی ئەوش بگوت نەخۆشیش کە دوایی کە تە ناوجێ 7 مانگ خەسلمان نوێی کرد دوایش ئەومان کرد خێرخواسات یارمەتی داین هی خەستوشم و هی پیاوەکەشم هەوردووچە عەمەلیات کرد ئەو کات بەرنامەی بەخشنی کە سەردانی ماڵی ئێوەی کرد ژیانتان چۆن بوو لە چ ژیانێکا بوون بکات وەڵای هیچ ژیانمان نەبوو بەڕاستی هیچ ژیان نەبوو لێ بوو هەدەچوین لە ڕێی خەست و لە ڕێی ماندی بوون و بەو گەرما هاتوومان دەکرد و دانهێناین دەبردین و دوای چەند بەرنامەی بەخشین توانی هاوکاریەکان بگەینە دەستی ئێوە و پێتان بڵێ ئێستا گرفتی مادیتان نییە ئەتوانن نەشتەرگەری بکەن چەندی پێچووە وەڵای 1 مانگ پێچوو مانگە چوە بزان پێ نەچوو زوو عنی هاوکاریەکانی نا دانە دەستی و پێیان گوت بڕۆ عەمەلیاتەکەت بکە و زوو عەمەلیاتیان لێ کرد و دوایش خوا شیفای لێ هێنا داتشان هەر عەمەلیات کرد و هەردوو چاوەکانی عەمەلیات کرد ئەویشیان هەتا کردەوە کاک خەسرۆ ژیانی ئێستا و ئەو کات کە بەرنامە یەکەممان بۆ کرد ژیانی چۆنە گۆڕانکاریەکانی ژیانی کاک خەسرۆ و ژیانی تۆ و بنەماڵەکەتان بەگشتی تا چەند دڵخۆش بوون بەوەی هاوکاریەکانی خێرخوازان لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە وەڵای هەموو دڵخۆش بوون زۆر هەموو یعنی کەس نەبی بەمە دڵخۆش نەبی کە خەسرۆ چابوویتەوە یعنی هەر زانی خەسرۆ لە ماری خۆتیان ئەی خەسرۆ بناسیتن زۆر یعنی ئێستاکە ژیانشمان زۆر خۆشە خەسرۆ چابوویتەوە ژیان وچ پێشترێ نەما پێشترێکە یعنی خەسلمان لۆ دەکرد و قەڵبی تێک دەچوو دەهاتینە هەولێر و لۆ ماوەی 3 مانگ دەکماری بزاوایەکان بوو هەر خەسلمان لۆی دەکرد نەیدێش بستەوە دەیگۆ بالەکنە من بی بەخشین هەفتەی دوو جار خەسلی یعنی ئاگام لە خۆ ناینەوە خەسلەکەی یەکەم ئاگام لە خۆ نامینی هەی چ بکە خوش هینایی و فەرجەتی پشیم تەنگ بوو چمە وێنەرێ گوتەوە کلیەکان نمایە ئەو هەمنیات دکتۆری سەردانی خۆدەرم کرد ناخۆشەکانی ئەو نەخۆشە چییە؟ پێم ناکرێت بڕۆم هیچ کارم نییە ئەوە ژیانی منەوەیە ئازارم هەیە وەڵا خەوم نییە ئەو ئیشەکەی منەوەیە دوای خەسلۆکی قسەکەی دەکەم ڕاست قەم تێک دەچی هەتا دوو ڕۆژ هەروە هیچ ئاگەم لە خۆ نامینی پێشتر نەوتای بەداغ ئاوە چ بخۆم لە وەزەی زۆر ناخۆشداوم بەڕاستی هەمماگەنە ناوجێ بوو ئەو چوم عەمەلیات و شتانە کرد و فعاسی کە بڕۆی ئەو ئیشەکە پێکات ئێستا واز لە خەسر شتی هینە هەموو هینە لەخۆی بەزیادی ماوەوە سەردانی دکتۆرەکە خۆم دەکەمەوە زۆر سپاسی خێرخوازان دەکەم زۆر سپاسی ئیزای پەیام دەکەم هاوکاری منتان کرد وەڵای گۆڕانکارەکان هەر ئەمە لەگەری بووم لۆ خەسل یعنی هەموو ئێستاکە لەگەری ناچم یعنی ماوەکە لەگەری ناچم بەخۆی دەچی فەحسەکان دەکاو دێتەوە هەتام هەر لەگەری بووم یعنی هەموو دکتۆرە ئەو کاتە ژیانتان هەر خەم و خەفەت و گریان ئارێ وەڵای هەر خەم بوو هەر ناخۆشی بوو الذين ينفقون أموالهم بالليل والنهار سرا وعلانية فلهم أجرهم عند ربهم ولا خوف عليهم ولا هم يحزنون ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەتبار نابن بۆ ڕابردوو
دکتۆر گوتی ملوێنێک ساعت چا دەکەمەوە بە میلیۆنێکی بە ملوێنێکی گوتمان ئەمە لە چێ بینێ ملوێنێکی لە چێن دەرێ بینی هاتینەوە ڕێوڕێ لە 1 میلیۆن دیناری چاو لە دەستدا ئێوە چی نەبی ناوڵا برام نەبوو چاو نابینی ناوڵا ئەو چیزە بەخێوم دەکە ئەوە خوا خێرتان بنووسی یا ڕەبی چایە من و چا کردەوە ئەرێ وەڵڵاهی ئەمکە باشە بەرپێی خۆم دەبینم ئەتوو دەبینم پێشتری هەنەم دەدیت ناوەڵا لە خوای بەزیاد بێ خوا خێر و بنووسی وەڵا یارمەتی خەست و شمیاندا چاوی هیچ نەیدەدیت فەقیراویش دەدەشتێ بوو عملیاتیان لۆ کرد هەردوو چایان چا کردەوە ئێستا زۆر باشە لۆ خۆی ئێستا چاوی دەبینی خەسوود ئارە لە الحەمدای زۆر باشە زۆر یعنی هەست باس خێرخوازان دەکاتن یارمەتێکی باشیاندان هەم یارمەتی خەسرۆیاندا هەم یارمەتی منیشیاندا منیان لەو ژیانە ڕزگار کرد خوا خێرتە نووسیا ڕەبی کاتم بە مارکە خەسرۆ کاکە وەڵای دەستەوە زۆر ناخۆش بوو لە خانێکی قوڕ بوو لە زانە بوو لە نزیک دیبەگا بوو ڕزی زۆر خراپ بوو بە لەخوای بەزاد هیچ شتەنگۆ هاتن یارمەتیتاندا ئێستا زۆر باشە لەخوای بەزادبی لە دەشتین ماتە شاری لە شاری تا خانیشتان بۆ دابی کردەوە خانە زۆر خۆشە هیچ عیبی لەخوای بەزیادبی ژیانی ئەوان تا چەند گۆڕە ئەو کاتە ژیانیان چۆن بوو چۆن ئەچۆ دکتۆر وەزە نەبوویدا بەڕاستەوە خێزانەوە داچی داش چاوی نەدەخی لە دەشتێ بوو هیچ چاوی نەدێ چەخوا خێتان نووسی یارمەتیتان داهات لێرە خەستخانە چاو تا عەمەلیاتی هات چاوی ئەو زەن عیب بینێەوە خۆش خوای بەزە زۆر باشە بە دەشتێمەوە زۆر خراپ بوو وەزە نەبوویدا بەڕاستی هەتا نێژیسان خراپە باش نەقسەی سێ سال ماگەل لەکنم بوو کردەوە بزانەوە خێزامی لەگەڵی لەکن ماریمە بوون بە خودای کاکە جانەوە لە خەستەخانە کەتەوە ئێوە هاتن خەستەخانە یارمەتیتاندا گوتان کاکە عەمەلیاتە کلێ بۆ دەکەم یارمەتیتان دەدەین وا بارنگۆ یارمەتیتاندا کلیە پارە کلیە و کڕی نوشتوارە لەخوای بەزیادبی دوو ڕۆژە خەستەخانە ما دوای هاتەوە مارەوە ئێستا لەخوای بەزە زۆر باشە خوا خێرتان نووسیا ڕەبی هاوسوی خم خەستەخانە دەگەن لە خەستی ما بڵێ هیچ تشی خخوای بەزیادبی پێشتەوە خێزانی لەگەی دەچۆت بۆ ماریمە باتە بەدا لەگەری بیتن ئێستا بەتەنە خۆی دەستە بازار یان شعبەکە دەکردێتەوە یان دەستە دەستی چێشەینمە لەخوای بەزیادبی لەوەی چێوانە بەخدای من جێژە مناچم کچوم لە مارە زۆر دانیشت و ڕەشار گرات ئێستا ناستە دەمریتن داچ عین چشت ئەوش چای دەزدا و چای دەزدا بوو عین چتەنگۆ یارمەتیتاندا لە عەمەلیات شتەکە بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 0 961 11 0 965 0 723 25 55 سەرەکە هەموو شکانە خانۆگە و خۆتان دەبینن چۆنە تژیانەکەەوە هەموو پڕی دوو پشک و مارە و پەنجەرە شتمان شکاوە هەموو بای دێ سەرمایە بارانە ئەنی دستان ئاڵعان لەو ڕێەوە مەعدەل بارانە جت درۆپە دەکاتن هەموو ناخۆش هەموو کومبار شتەڕ دەبی مارت هەم نستە ناو ئاو ئەو کاتە ماڵتان لە دەیەک بوو نزیک مەخمور خانوویەکی زۆر ناخۆش بوو دوایەوەی بەرنامی بەخشین هاوکاری کا خەسووی کرد نەشتەرگەریەکەی بۆ کراوە دواتر نەشتەرگەری بۆ چاوی خەسوود کراوە پاشان لەو دوورە دەستە و لەو دێ ئێوەیان هێنا شاری هەولێر و بەخشین هاوکاری کردن لەگەڵ ئەو هاوکاری کۆمەکیانی خزم و کەسو کە خۆتان هەتان بوو ئێستا ژیانتان چۆنەوە؟ وەڵای ئێستا ژیانمان زۆر باشە خانیان بە دابین کردین لە شاری ئەمە هینا ئێرکوان لەوێن دەرز خانێکە زۆر ناخۆش و پیس و ئەوە بوو یعنی خان کردابێ ئیسیفادە بوو هەردوو پشک و مار و ئەوە بوو خانیوێن دەرێکە زۆر یعنیەوە بوو قوڕ بوو سەری کاری تەبوو زۆر ناخۆش بوو ئێرکوانان و خاوێن بایەنە و سەری مسەلەحە ئەوە نییە هەن خەسترۆش باشە لۆ نەخۆشەکەی لە خستخانە لە ینی لە خزم و کەس زۆر نییە
خانی کانی بابا والله عار نەبوو تێدابین لە بە درۆپەی و لە بە بارانێ و واللهی لە خوای بەزیاد بێ ئەلعان خانێکی خاین و باین و سەرمسەلەع و پوختە و ڕوختەیە و لە شاریە و لە ساریە و ئەوی لە دەشتێ والله عار نییە تێدانە لە بە با و باران و درۆپە و مسک و جرج و پیسی و کورا لە خوای بەزیاد بێ خوا خێرتان بنووسی یا ڕەبی خوا دەست بە عمریوە بگری لۆ خاتری پێغەمبەری خوایە خوا خێری خێرە و مندان بنووسی خوایە وەچی ئەمان لەو زەلالەتەی قوتار کرد لە خانێکی قوڕ بوو ناخۆش بوو لەبەر دووشکانی دووش تێدا بوو دەوازی زۆر ناخۆشدا بوو بەرنامەی بەخشین هاوکاری کردین و خێرخواز هاوکاریان کردین ئێستا هاتیو ناو شاری و خانێکی خۆشیان دابین کردینەوە زۆر سپاسیان دەکەم زۆر سپاسینگۆش دەکەم ئەوەتان بۆ مەدابین کرد زۆر سپاسینگۆ دەکەم بەڕاستی ئەمە نەبایە ئەوە نمابوو بەڕاستی ئێستا زۆر خۆش لە خۆشی داینەوە دەزێش خۆ لە شاری و نیزی دکتۆرەکانمەوە دوور بوو لە شاری پێم نەدەکات بێمە دکتۆرەکەشم شەو پشیم تەنگ دەبوو پێم نەدەکرات بێم دەبای بە ڕۆژ ڕەزوو بێم لە هەندی پێم نەدەکرات بێم واز لە دەشتەی هینا خانی قوڕ بوو هاتمە شاری زۆر سپاس خێرخوازان دەکەین یارمەتیان داین هاوکارێکی باشیان کردین پیاوەکەمیان چا کردەوە لەو دەردوبەرە ڕزگاریان کردی خەسوشمیان چاو عملیات کرد سێمین خانیان لۆ کڕین لۆ دابین کردین ئەمەیان لەو ژیانە ڕزگار کرد ئێستا ژیانێکی زۆر خۆشمان هەیە خێرخوازی هاوکاریان کرد و ئەو خانە لە بۆ من دابین کرد زۆر سپاسیان دەکەم ئینشاءالله هەموو خوا ماریان دەداتێ ئەوەی هاوکاری من کرد بسم الله الرحمن الرحيم دیارە هەوڵاتی خسرۆ عوسمان کە دانیشتووی گوندی جانەیە سەر بە شارۆچکەی دیبەگا بەڕێزیان دیارە لە ساڵانی ڕابردوو تووشی نەخۆشی گورچیلە ببوو و هەردوو گورچیلەکانی لەدەستدا بوو بۆیە دوای ئەوەی کە لە ساڵی ڕابردوو سەردانی نووسنگی هەولێری بەرنامەی بەخشینی کرد ئێمە لە نزیکەوە کە بینیمان گورچیلەکانی لەدەستداوە و پێویستی بە زەرعی گورچیلە هەیە دوای ئەوەی بەرنامەی بەخشین بەرنامەیەکی تایبەتی بۆ کردو کە سەردانی گوندەکەمان کرد گوندی زانە کە نزیکەی کاتژمێرێک دوور بوو لە شاری هەولێر و ڕۆژانە هاتوچووی هەبوو بۆ ئەوەی غەستی گورچیلە بکاتن بۆ گورچیلەکانی ڕێگایەکەشی دوور بوو بۆی ئەمە بەرنامەیەکی تایبەتمان بۆ کردو لە نزیکەوە زەرعی گورچیلەکەمان بۆ ئەنجامدا لەلایەن دکتۆر یوسفیەوە سوپاس بۆ خوای گەورە کە زەرعی گورچیلەکەی نەجاحەتی هینا و ئێستا کاگە خەسرۆ وەزعی زۆر باشە و بە سەرکەوتووی لە نەشتەگەرەکەی دەرچوو جگە لەمەش دیارە داچی بەڕێزیشان هەردوو چاوەکانی لەدەستدا بوو ئەو کاتی دیار بوو وەکو نابینایەک لە ماڵەوە دەژیا و کە سەرپەرشان دەکرد نەیتوانی هیچ شوێنێک ببینێ بەڕاستی ئێمە هەر لە بەرنامەی بەخشین هەستین بە نەشتەرگەری بۆ دایکی بەڕێزیان ئێستا ئەلحەمدولیلا کە خۆتان دەیبێنن دایکی کا خەسرۆ ئێستا هەردوو چاوەکانی دەبینی و دەتوانی ببینی و بگەڕێتن و جگە لەمەش ئەو بڕەپارێکە لە سندوقی بەرنامەی بەخشین مابەوە بەو ئەوەی کە خۆشیان پەیدایان کردبوو ئێمە توانیمان لە شاری هەولێر یەکێک لە گەڕەکان کە گەڕەکی قەتەویە خانوویەکی بۆ پێک بینین و پێداویستەکانی بۆ جێبجێ بکەین کە خەسرۆ ئێستا خۆی زەرعی گورچیلەکەی بۆ کراوە و دایکیشی نەشتەرگەری چاوەکانی بۆ کراوە و خانوویەکیشیان لە نزیک هەولێر یەکێک لە گەڕەکان بۆ کردراوە و ئێستا دەتوانی لە هەولێر ژیان بەسەر ببات و دەتوانی کەسابەتی خۆی بکاو شکاری خۆی بکاو دوور لە نەخۆشیەکانی و لێرەشەوە دەمێ سوپاسی هەموو ئەو خێرخوازانە بکەین کە هاوکاری بەرنامەی بەخشین بووینە یاخود هاوکاری ئەو نەخۆشانە بووینە کە لە بەرنامەی بەخشین پیشان دەدرێت و چارەسەریان دەکرێت.
دوای ئەوەی بەرنامەی بەخشین داوای هاوکاری و کۆمەکی کرد بۆ کاک خەسرۆ بۆ ئەوەی بتوانین لە ماوەیەکی نزیکدا گورچیلەکانی بۆ زەرع بکەین و نەشتەرگەری بۆ بکرێت و لە مەینەتی و ناڕەحەتی و ناخۆشی ژیان کۆتایی پێبێت و هەڵسێتەوە. ئێوەی خێرخواز و بەخشندە توانیتان لە ماوەی چەند مانگێکدا هاوکاری و کۆمەچەکان بنێرن بۆ لیژنەی بەرنامەی بەخشین. لیژنەی بەرنامەی بەخشینیش کاک خەسرۆی ڕەوانی نەخۆشخانە کرد و توانی نەشتەرگەریەکی سەرکەوتووی بۆ ئەنجام دات و ئێستا کاک خەسرۆ ماڵ ئاوای لە جێگاوبان و چوار دیوار کردووە و وەکو من لەگەڵ تەواوی تەندروست باشەکان تەندروستی باشە و وەستاوە. ئەوە هەمووی هاوکاری و کۆمەکی و دەستگیرەکانی ئێوەیە. ئەتوانن کەسانی وەکو کاکە خەسرۆ لە لێواری مەرگ بگەڕێنەوە و هاوکاری و کۆمەچی بکەن و لە نەهامەتی و ناخۆشی ژیان کۆتایی پێبێنن. سەرەڕای چارەسەری کاکە خەسرۆ و ئێوە توانیتان بە هاوکاریەکانتان ڕۆشنایی بگەڕێنەوە بۆ چاوی دایکی کاک خەسرۆ و ئێستا ئەو چاوی ئەبینێت و ڕۆشنایی چاوی بۆ گەڕاوەتەوە. بە بەخشندەی ئێوە بە دڵسۆزی و دوعاکانی ئێوە لە هەرێمی کوردستان خەڵکانێک لە لێواری مەرگ ڕزگاریان ئەبێت و لە ژیانێکی ناهەموار و ناخۆش ڕزگاریان ئەبێت. سوپاسی هەموو ئەو کەسانە ئەکەین کە هاوکار و کۆمەچیمان بوون بۆ ئەوەی کاکە خەسرۆ و دایکی و خانەوادەکەی ئاوا ئاسوودە بن و لە ناڕەحەتی و ناخۆشی ژیان کۆتاییان پێبێت. دڵنیابن تا ئێوە ببەخشن ئێمەش بەردەوام ئەبین و ماندوو نابین. تا بەرنامێکتر بەخوای پەروەردگارتان ئەسپێرین. هەر شاد و کامەران بن. خواتان لەگەڵ.